ساڵانە دەستگای میدیای کورسات وەک هەمیشە پاڵپشت و پشتیوانی هونەر و هونەرمەندان بووە و ئەم جارایان لە کارێکی دیکەیە کاری میوزیک ڤیدۆی ناڵەی دەف بۆ خانما میوزیک ژەن شانیا عەلی ئەنجامیاوە و ئەم بەرهەمە کە میوزیک ژەن و میوزیک ژەن هونەرمەند نزار زێوەیی بە ئامێری سێتار بەشدار بۆ لەگەڵیا و ئەم بەرهەمە لە ستۆدیۆی میوزیکی گروپی لوور تۆمارکراوە و کاری وێنەگرتن و لە هەمان کاتیشا دەرهێنانی لەلایەن بەرزان شاکارەوە بۆ کراوە و بۆ یەکەمین جار لە کورسات مەگەزینەوە بینەرەبین. ناڵەی دەف یەکەم بەرهەمی کلیپی منە لەگەڵ مامۆستا نزار زێوەیی بێ کۆتۆمارمان کردووە لە ستۆدیۆی گروپی لۆر و هەروەها لە کەناڵی دەستگای میدیای کورسات کە لێرە بەرهەمەکە پێشکەش ئەکەین زۆر سوپاسیانەکەین و سوپاس بۆ کورسات مەگەزینیش. بەخێر بێن سپاس بۆ مەگەزین میوزیک کلیپی ناڵەی دەف گروپی میوزیکی لوورە بەڕێز مامۆستا نزار زێوی و شانیا خان بە دوو ئالێت بەشدارن لەم کلیپ میوزیکەیە منیش وەکو وێنەگرتن و دەرهێنان سپاسیانەکەم سپاسی کەناڵی کورساتەکەمەوە ئەرکەی بە من بەخشیەک و دەرهێنەری ئەم کارە و وێنەگری ئەم کارە بەشدار بم.